نەبوونی ماستەر پلان لە ناحیەی سیدەکان گرفتی زۆری بۆ پێشکەوتنی ئەم شارۆچکەیە دروست کردووە. گەورەترین ناحیە لەسەر ئاستی جوگرافیا و کۆنترین ناحیەی هەرێمی کوردستانیش. لە ساڵی 1932 کراوە بە ناحیە، دوای 88 ساڵ تاکو ئێستا تاپۆی خانوبەرەش لەم ناحیەیە بوونی نییە. ناحیە سیدەکانێکە لەو ناحیانەیەکە لە ساڵی 32 بۆتە ناحیە، بەڵام تاکو ئێستا تاپۆ نییە. ئەو کارەکەش بۆ دوو بابەت دەگەڕێتەوە، نەکەرەوە بەشێکی زۆری لە شوێنەکانی تریش لە قەزاکان نبوونی نییە. قۆناغی یەکەم پێویستی بە دابینکردنی کولفەیەکە بۆ ئەوی بتوانین نەخشەی بنەڕەتی دروست بکرێت، دواتریش نەخشەی کەرتی دروست بکرێت. نەکەم سیدەکان وە زۆربەی شوێنەکان هەیە کە بوونی تاپۆی تێدانە، بەڵام هەوڵەکانی ئێمە بەردەوام بۆ ئەوی بتوانین قۆناغی سەرەتایی نەخشەی بنەڕەتی دروست بکرێت، دواتر نەخشەی کەرتی بۆ ئێرە دەست پێ. 20 ساڵ بەر لە ئێستا ماستەر پلانێک بۆ شارۆچکەی سیدەکان دانراوە، بەڵام بە وتەی سەرۆکایەتی شارەوانی سیدەکان بێت لەگەڵ واقعی ئێستا ناگونجێت. ئەوان داوایان کردووە لێژنەیەک پێک بهێنرێت و سنووری شارەوانی سیدەکان دیاری بکرێت. ماستەر پلانی سیدەکان و نەخشەی بنەڕەتی سیدەکان لە ساڵی 2000 دانراوە، بەڵام ئەو واقعی ئەو کاتی لەگەڵ ئێستا یەکجار فەرقی هەیە. یعنی سیدەکان بە ماوەیەکی کەم فراوان بووە، گەورە بووە، پێویستی دووبارە بە جارێکتر بە نەخشەی بنەڕەتی هەیە. سیدەکان شارۆچکەیەکە سەر بە قەزای سۆران دەکەوێتە بەشی باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێر. ئەم ناحیەیە تا پێش ساڵی 1996 بە ڕسمی هەر بە ناحیەی برادۆست دەناسرا، بەڵام لە بڕی گەیاندنی خزمەتگوزاری بە هاوڵاتیانی ئەم ناوچەیە ناوەکەی گۆڕدرا بۆ ناحیەی سیدەکان. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.